حديثكش صحيحة طبعا صحيح مسلمة فرمت دو بول خلشي هن لأهلي آقرن من بيشتر نمبينيون يكي كان قوميكي هن كسانيكي هن قامچیان پێ وەکو کلچی مانگە ئەوە کێبڵ بەدەستەکانی جەلادی زیندانی ئەم زەمانن کێبڵ بەدەستەکان قامچی وەشێنەکان دار حەیزەرن وەشێنەکانی ئینزیباتی سەرجادەکان قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس ئەوانە وەکو قامچی وایە قامچیان پێیە وەکو کلچی مانگا وایە لە خەڵکە دەن پێی ئەوە با بزانن چ مژدەیەکی خۆشیان وەرگرتو ئەو جەلادانەی زیندان کە خەڵکی تەعزیب دەن بە پێی کێبڵەکان کە لە لای یەکێتی و پارتی دەرەجاتیشی هەیە کێبڵی ژمارە 18 قووەتی کارەبایی ئەوەندەیە قووەتی زەختەکەی ئەوەندەیە کە لێبدا کەسێکی ئاسایی کەسێکی باز و ئەستور ئاوا بە دەرەجات بۆی بزانن بوونیەی کەسەکە تەحملی چەند کێبڵەکان لە چنەوەیەکی ئەوان بۆ کردوین بە عیلمی لە جیاتی ئەو هەمووشتە عیلمیانەی کە لە کوردستان مەفروض بوو هەبێ دووهەمیان ئەوانەی کە قژیان لول کردووە هێناوێنێتەوە سەرەوە بۆ ئەوەی جوان دەرچێ و وەکو پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ کە ئەسنیمەت البوخت بوخت جۆرێک لە حوشترە کە ئەوەی پشتی سەنامی پێدر سەنامی پشتی لە هەمویان بەرزترە ئەمانە ژوایان کردووە لە سەردەمی خۆیان ئەمە مۆدێلێک بووە بۆ ئەوەی سەرنجی پیاو زیاتر ڕاجێشن ئیمامی نەوەوی ئیمامی ابن قودامەی مەقدسی و قورطوبی پێش هەمویان و ڕەحمەتی خۆیان لێ بە ئیبن حەجەر لە دوای هەمویان و هەموو باسییان لەمانەوە کردو کە هەندێکیان وەکو ئیمامی نەوەوی فەرموویەتی هەندێکیان ئەمامەیان لەسەر بەست وەکو لە شەرحی ئەم حەدیثەیە ئەفەرمێ ئیمامی نەوەوی رؤوسهن كأسنمة البخت أن يكبرنها ويعظمنها بلف عمامة أو عصابة أو نحوهما ژنان بۆ ئەوەی قژیان وەکو زۆر دەرکەوێت کە گوایە قژی زۆرە تەمان قژی زۆر دائیمە بۆ ئافرەت مەطلوبە عەمامەیەکیان لە ژێرەوە ئەبەستون جا سەرپۆشەکەیان بەسەرا کرد ئێستا پرسیارەکەی ئەم بەڕێزەشەوەی تەبعەن ئەمان مۆدێلاتی تر هەیە قژێک مەسەلەن ئافرەتی ئەپێڵن تەماتە کردووی دیوە تەماتە لولیەکاتەوە و لەسەریەوە دایەنێ ئاوە پێچپێچۆکەیەکی بووەکە وەکو مارمارە لەسەری بەستێ ئەمەش تەبعەن هەموو ئەوانە حەدیثەکە ئەیگرێت و ئەگەر لە پشتی سەری دای نابێ بەو شێوە و لەچکەکەی دای بە بەسەریە ئەوە نایگرێتەوە چونکە حەدیثەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و عادەتی ئەو سەردەمەی ئافرەتان وا بوو کە لەسەر تۆپەڵی سەریان دروستیان نەکرد ئەمە ئایا تەوقەکەی ئێستا کە دای ئەنێن چکە تەوقەکە گەورەیە تەوقەکە بۆ نییە بەس قژ بگرێ ئاوەکو قەڕاستەیان بەڵکو گەورە کراوە بۆی دەوری ئەو ببینێتەوە ئەمەشی بەرنەکەوێ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێەوە ئازانم ئەوە هەمووی ئەکەوێتە بابی ئەو حرامە و نەهیشی لێکراوە ئافرەتی موسڵمانیش پێویستە لێی دوورکەوێتەوە پێشم وایە بەڵام منیش پێم وایە کە حرامە و نابێ ئافرەتی موسڵمان بیکات چکە ئەسڵ ئەوەیە کە پیاوان وا تێبگەن کە ئەوە قژە ئەمما کە ئەڵێ ئەگەر لەچکەکە بۆی لەچکەکە جوان بوەستێ لەچکەکە ئەم تۆپەڵە ئەوەی سەریەوەی نەبێ بەرزەکەی نەبێ خۆی هەموو زانین کە سەری تۆ ئاوایە یعنی معقول نییە ئەوە نەخۆشی بێت دەموچاوت ئەوەندەیە کەچی سرت لە دواوە ئەوەندەیە معنای وایە گەورەت کردووە ئێمەش زانین کە مەحی لەو حواڵەیەک لەبەرەوە منش پێم وایە حرامە والله أعلم چونکە ئیمامی ابن العربی ڕەحمەتی خوای لێ بێ ئەندەلوسیە ئەویش ئیمامی ابن عربی هەیە سۆفیەکەمە ابن العربی کە ئێمە لێی وەرەگرین و ئەهلی حديثة أفرمي وهذا كناية عن تكوير رأسها بالخرق حتى يظن الرأي أنه كله شعر وهو حرام أفرمي بقورة كردني سريتي بوي كبرويتي وببست زياتر بوي وابزان لك قجة وأوش حراميك أما أقر هرخوي توقكيك بكاري هناوا قورية بلام هدفكي أمني طبعا دير ئەگەر هاتوو کەوتەوە شوێنی ئەو لول کردنی قژە حکومەکە هەر ئەو وەرەگرێ ئاسنە پەڕۆیە چی هەرچی شتێکی لێبەستووە یا تەوقەیەکە بەڵام تەوقەیەکی بچووکی بەکارهێناوە بۆ خۆی سەرپۆشەکە ئەلێرا تۆزێ بەرز بۆتەوە ئەوە ناچێتە بابی ئەوە والله أعلم